Flowers, flowers, هەواڵین هێژا تەماشەوانی هێژا سلااو و ڕێز هەواڵین کو دەنگێ من دەبیستن دەکارن تشتێکی ژمەڵا بنویسن لە کەرەما خۆ هەواڵین کو دەنگێ من بنویسن لە کەرەما خۆ تشتێکی بنویسن هەگەر دەنگێ من تێ ئەم بەحسا ڕەوشە ئۆکرانیایی دەکەن بەحسا ڕەوشە ئۆکرانیایی دەکەن تکایە هاوڕێن ئەگەر دەنگم دێ شتێکم بۆ بنووسن لە کەرەما خۆ ئەگەر دەنگ وا هون دەنگێ من دەبیستن تشتێکی بنویسن تکایە هاوڕێن ئەگەر دەنگتان دێ ئەگەر دەنگم دێ شتێک بنویسن دەنگ باشە دەنگم باشە هاوڕێن تۆزێک ڕادەوەستین تاوەکو تەواوی هاوڕێن کۆ دەبنەوە ئەم هەنێکی ڕادەوەستن حەتاکو هەم هەڤای هەواڵ کۆم دەبن ئەم بەحسا ڕەوشە ئۆکرانیایی دەکەن لە کەرەما خۆ ئەگەر دەنگێ من دەبیستن هێژمارێک ئەوەندی تشتێکی ژمەڕا بنویسن تکایە ئەگەر دەنگم دێ شتێکم بۆ بنووسن باسی پێشکەوتنەکانی شەڕی ئۆکرانیا و لایەنە دیپلۆماسی سیاسیەکانی دەکەن ئەم بەحسا پێشکەوتنێن ئۆکرانیای و ئاگێنوی سیاسی دەکەن ئەم هەمێکی ڕاوەستن هەتا هەمێکە هەواڵ کۆم دەبن ئەو دەزانم سەعاتێکی نەباشە لێ دیسانژێ ئەو دکەم باش کام دەست پێ بکەین مادەم دەنگ تێ سڵاو ڕێز دووبارە بەحسا بەگشتی پێشکەوتنێن لە ئۆکرانیا دکەن یانی شەڕی ئۆکرانیایەک و هەمی جیهان بەخۆ بەگرێدایە حتا نەهاژی ئەو ڕەوش و ئەم بێژن شەڕێن ئۆکرانیای دە ڕۆژەدا سەرەکەدا یا جیهانێدا جێدەگرێ و باندۆرا خۆ هێدی هێدی لەسەر هەرێما مەژی دیکە یانی لەسەر ئیرانێ بەڕەنگێکی باندۆری خۆ هەیە لەسەر تورکیایە ئەم دەبینن ئیرۆ و دۆژی ترافیکێکی دیپلۆماسی گەلێک مەزن هەبوو ئەو ترافیکە دیپلۆماسی کە هەفتەیەن پێشدا دیسان بەردەوام دکە ئەم هەنێکی وانە شەڕەوە دەکەن هەروەها دەوارێن دنێ لەسەر ئیرانێ احتیمال هەیە و پێشکەوتنێ نو بەخۆرە بینە ئەو ڕەوش ئەم بەحسا وانە هەمیان دکن حتا نەها ئەو شەڕ لە ئۆکرانیایە مرۆڤ نەکاری بێژە ئالیەک سەرکەتیە یعنی مرۆڤ دەبینە و شەڕ دەستێ کرد ئەو دوو هەفتەنە شەڕ بەردەوام دکات لێ حتاکو دچە شەڕ زێتر دکەوە کریزێ یعنی چارەسەریان بە خۆڕاناینی و پێشکەوتنانجی پر بە ئاڤاییەکی پر گران پێشکەوتنان بە خۆڕادین یعنی پێشکەوتنێن گەلێکی هەنتا پێشکەوتنێن گران بە خۆڕاتینێ و ئەو پێشکەوتنێن گران دەواری عسکەریدا باندۆرا خۆ لەسەر سیاسەت و دیپلۆماسی دەکە حتا نەهازی مرۆڤ نەکارێ بێژە رووسیا دەبێت شەڕێدا سەرکەتێ و حتا نەهازی مرۆڤ نەکارێ بێژە ئۆکرانیا دەوێت شەڕێدا سەرکەتێ ئەمژی بنکەتیە لێ هەردوو ئالی بەڕاستیژی مرۆڤ دەبینە دفکرن یعنی لە مەساژێن وان لە پەیامێن وان مرۆڤ باش گۆدار بکێ پەیامێ زێلێنسکی پەیامێن پوتین پەیامێ لاڤڕۆڤ کویرۆ لە تورکیا بوو و پەیامێن گرنگدان مرۆڤ لەوان پەیامان گۆدار بکە مرۆڤ دەبینە دەزانێت و هەردوو ئالیژی بەڕاستی دەفەتی لە هەمان دەمێدا زێلێنسکیژی و بەرێ ئەم بێژن هەم چەند ساڵێن بەرێدا هەم ڕۆژن شەڕدا دەمێ پێشدا تەنێ بەحساوەیەکێ دەکرد و رووسیا گەرەک ژە ئاخەوان ژە خاکێوان دەرکەوە دەربە لێنەها ئەوژی پەیامێن نەرم دەدێ ئەم حازرن ژ بۆ دیپلۆماسی ئەم حازرن لەسەر بێژن هەرێما دۆنباس باسن ئەم حازرن لەسەر ناتوێ ستاتویە ئۆکرانیا لە ناتوێ باسن ئەم هەمی نیشان دەدا و بەڕاستیژی هەردوو ئالی دفکرن گەلو دەمێ پێش چ بکەن و هەردوو ئالیزی دەترسن بێگومان لە گۆڕ پوتین ئەو لە گۆڕ رووسایە ئەو پیلانە ئا سەر نەکرد پیلانە ئەو بوو بە بناوبەرە سێ چوار ڕۆژاندا
هەمی ئۆکرانیا بگرە حکوومەت لە کار بخێ و حکوومەتێکی نو قەیومەکی نو دینە لە سونا واندا و دەستورە بنگەهین یا ئۆکرانیایە بگۆڕینێ دەستورە بنگەهیندا ئۆکرانیا بکە وڵاتێکی بێلایەن بێعالی دەوردا مرۆڤ لێ دنەرێ حتا نەهاژی پوتین سەر نەکرد و ئەس باوەڕ ناکەم ژی نەهاو شونڤە پیلانێکی وی هەبێت و هەموو عەردێ ئۆکرانیا کۆنتڕۆل بکە ئەو ممکن نینە یانی هەگەر ئەو بە 15 ڕۆژان حتا نەهاتەنێ باژێرێکی وەکی خارکی ینی بازاڕی مەزن ئەس بەحث بکەم خستێ دەست حتا نەهاژی چەند کیلۆمەتران دووری پایتەختە ئۆکرانیایە حتا نەهاژی ئەم بێژن باژارێ سێمین ماریۆپۆلی نەخستێ دەستێ خۆ خویا دیکە و نەکارە عەردێ هەموو عەردێ ئۆکرانیا بگرێ دەست ینی بەشێندنێ یا ئۆکرانیا کوونەکەتنە دەست بەڕاستی gelek zehmettir dibin ji bo Rûsyayê û lomajî pîlana yekemîn di serê Putin de ihtimalekî zêde heye nemabe pîlana bê heye niha di serê Putin de an jî ew pîlana bê jî nemaye lê pîlana bê çi bû di serê Putin de pîlana bê ew bû ku em yani heger ku em nekaribin hemî Okrayna bigirin hikûmetê wî birofin em herêma Donbas hemî لە گۆڵی وان ئازاد بکەن بکارەبن وانە مەجبوری ڕوونیشتنێ بکەن لەسەر مێزێ لەسەر ماسێ ئەم بەوان ڕاڕوونێن ئەم بکارن دەستورەوانی بنگەهین بگۆڕێنن ئەم بکارن هەرێما دۆمباس و کرم بەوان بدەن ناسکردن یعنی ئەو مەجبور بن وێ بناسین لێ پشگیریە و ئەوروپا و ئەمریکا و کەنەدا و بەتایبەتیش بناوە ئەوروپایدا وڵاتێکی وەکی پۆلۆنیایە کۆ حازرە باڵەفرێن مێک 29 بدێ ئۆکرانیای خویادەکە و حکوومەتان نەهایە ئۆکرانیایە بە دەستێ خۆ مردن ئیمزا لەسەر مرناخۆ ناکە یانیش بێت ئەو مرنا زێلێنسکی ئیدارەیەویە ئەس باوەڕ ناکەم حتاکو ئەو مابن حتاکو ئەو حکوومەت و ئەو ئیدارە و ئەو گروپ مابن تشتێکی ساجی قبول بکەن یعنی هەرێما دۆمباس ئەم ددەنتە کرم ئەم ددەنتە و ئەم ژناتە دەردەکەون توژی بەشێندنێ دەرکەوە ئەس باوەڕ ناکەم وێژی بکەن وێزتر بخوازن بەردەوام بکەن شەڕ بەردەوام بکەن بێگومان ئەوژی هەنێکی کەتنە ناو بێ ئومێدیەش بۆی و ئەو وستافان بکردن و هەگەر که شەڕ بە ناتۆ ئالیکاریاوان بکەن لێ ناتۆ ئالیکاریاوان ناکە ئەمریکاژی یعنی بەخۆ ناکەوی ناو شەڕ ئەوروپاژی بخۆ ناکەوی ناو شەڕ لێ سلاح بدەنوان ئالیکاری یعنی شەڕێ ناتۆ شەڕێ رووسایە گەرەک مرۆڤ وسە ناو لێ بکە ئەو شەڕی ئۆکرانیایە نینە شەڕێ ناتۆ و شەڕێ رووسایە لەسەر لاشەیە ئۆکرانیایە لەسەر عەردی ئۆکرانیایە و لەسەر خوینە ئۆکرانیان دەخوازن ئەو شەڕ بەوێ ڕەنگی بەردەوام بکەن هەردوو ئالیژی زەعیف بکەن هەردوو ئالیژی وەندا بکەن هەردوو ئالیژی بخەفرین بدۆڕین بەوێ ڕەنگی مەسەلێ مرۆڤ دکارێ شەڕۆ بکەن لۆمان نە پیلانە ئا نە پیلانە بێ کومە بەحث کرد احتیمالە دەسەری پوتیندا نەمابێت احتیمالە پوتین نەهات لەسەر پیلانە سێ و دێ بەعاخە ئەوژی چییە کە ئەم دەمێ پێش لێ بنەرن نەها مەسەلەیە پۆلۆنیا بەڕاستیجی هەنێکی گرنگە یعنی چەند ڕۆژ بەریانەها ئەمریکا دگوت وێ بە پشگیریە ئەمریکایە بە پشگیریە ناتوێ و دە ئەنجامێ دانوستاندنا دەناوبەرە ئەمریکا و پۆلۆنیا ئانجی ناتۆ و پۆلۆنیاییدا پۆلۆنیا دێ باڵەفرێن هەنێک باڵەفران بدێ ئۆکرانیایە بێگومان زێلێنسکی بەرێ داخواز بکرد ئاسمانێ ئۆکرانیای ji باڵەفرێن رووسی قەدەغە بکەن ئەو تشتێکە ممکنی نەچێ بە یعنی هەگەر تو چێ بگەرە هەموو وڵاتێ ناتوێ تیارێن خۆ باڵەفرێن خۆ لەسەر ئاسمانی ئۆکرانیای بفرێنن و هەر باڵەفرەکی رووس هاتە سەر ئاسمانی ئۆکرانی گەرەک لێخن ئەو مانیاوی شەڕە یعنی مانیاوی ناتۆ و رووسیا بەخوا شەڕ بکەن ڕوبەڕوو شەڕ بکەن و ئەو شەڕ دەبێت بگێژە ئەنجامێن خراپ و یعنی هەگەر چەکێن نوکلەریژی بەکارنێن وێ gelek raket û mûşekên gelek
گران و مەزن لێ دێ بکەون ناو پایتەختێن ئەوروپای بەتایبەتیژی وێ ئەوروپا خراپە بێ وێ استقرار ئەوروپا خراپ بێ ئابووری خراپە بێ و ئەو ئابووری نە تەنێ باندۆرە خۆ لە ئەوروپایی وێ لە ئەمریکاژی بکەش بێت و ئابووری نەها گلۆباڵە لۆماژی دخواستن پۆلۆنیا کارێکی وسا بکە یعنی ئەم نەکارن ئاسمانەوە بپارێزن لێ ئەم باڵە فران بدەن و هۆن ئاسمانی خۆ بپارێزن بەخوا بێگومان ئۆکرانی ji بۆی ku berê di nava bloka Warşoda bûn di dema Sovyetê de û çekên tenê dikarin çekên Warşo bikarbîn çekên Warşo jî yanî balafirên Warşo jî mêk û çîxo wanan e niha ew mêk di destê Polonyada hene mêkên kevnin henekî hatine temîr kirin lê hinek jî nehatine temîr kirin Polonya demekî dirêj dixwaze li şûna mêk teknolojiya NATO bistîne ew jî balafirên F-16 ne F-16 modela nû ئەمریکا jî ew yê qebûl kiriye ku F-16 bidê wan lê Polonya dibêje ez wan balafirana bixwe naşînim Okraynayê ez ê bişînim balafirxaneya NATO li Almanyayê Rheinstein ez ê bişînim Rheinstein û li Rheinstein li Almanya bidê Okraynayê yanî ev têvê watayê ez naxwazim rîskekî wisa metirsiyekî wisa bidem ber çavê xwe teyareyan rastixwe bişînim Okraynayê û bi Putin re bi Rûsya re şer bikin yanî şerê Okraynayê bînim Polonyayê ez vê yekê naxwazim ditirsim ez dixwazim heger ku Almanya û NATO jî bi min re kar bikin loma ez dixwazim bişînim Rheinstein û li Rheinstein baregeha sereke ya askerî ya NATO betaybettî ya Emerîka li wir e çend sed askerên Emerîkî berdewam li wir in carna digihîjin hezarî û gelek ji wan re pisporin û balafirên F-35 û F-16 û çekên Patriot û hemî li wir in Polonya tiştekî wisa xwast û Emerîka ji wê yekê razî nebû alîgirê Joe Biden îro bi Polonya re hevdîtî çêkir wê serdana Romanyayê jî bike ke em bizanin di demê pêz de yanî niha ez naxwazim li ser civînê çaphemeniyê ya navbera Emerîka û Polonyayê tiştekî bibêjin ji bo ku demê pêz dê xuya bike ke encam çi bûye Polonya şertên Emerîka qebûl kirine an jî Emerîka şertên Polonya qebûl kirine an jî çarekî binê dîtine ke ew mêk bîst û neh çawa dişînin Okraynayê li ser vê yekê em demê pêz de bêguman nûçeyan dê bibînin ez min dixwaz zêdetir di vê bernameyê de henekî behsa wê yekê bikin yanî pirûşkên şer an jî dîplomasiya şer an jî siyaseta şer çawa hatiye herêma me çawa hatiye herêma rojhilata navîn ez dixwazim behsa wê yê bikim ez hinek xalê giring li ser Tirkiyeyê û li ser Îranê jî ez ê behs bikim ke em destpêkê biçin Tirkiyeyê li Tirkiye çi şê dibe li Tirkiye yanî her wek min di bernameyên berê de gotibûn Tirkiye siyaseta xwe di sê çar hêzên domahiyê de ew siyaseta tund siyaseta êrişber ya li ser betaybettî jî li Behra Spî Lîbyayê û li gelek cihên dinê henekî nerim kiriye henekî guhortiye û armanc tê de ew e bi welatên Ereban re monarşiya Erebî û Misir di nav de peywendî û tekiliyên xwe berçavan derbas bike xweş bike û di heman demê de bi İsraîlê tekiliyên xwe xweş bike û di heman demê de bi Ermenistanê re tekiliyên xwe xweş bike niha arman çi ye yanî Ermenistan İsraîl û welatên Ereb e yanî armanc di wir de çi ye gerek mirov baş analîze bike niha bêguman wê di saetên pêş de li televizyonên Tirkiye de dewleta Recep Tayyip Erdogan dê bibêje lê binerin Tirkiye welatekî çi qas mezin e hemî seroktên vê derê Lavrov tê vê derê Okrayna tê vê derê İsraîl tê vê derê hefteya pêş
لێ وەزیرێ دەرڤەیە ئەرمەنستانê werê û pişta jî hikûmeta kabîneya hikûmeta Yonan jî hemî werê Tirkiyeyê hev dîtinan çê bikin. Yani niha ew dixwazin propagandayekî wisa jî bikin ku dewleta Tirkiye gelekî bihêz e û hêza wî qasî zêde ye loma jî her kes mecbûrî Tirkiyeyê û bevê Tirkiye meselek çareke. Bi rastî jî mesele ne wisa ye. Yani ez naxwazim propagandayê bikim hûn min naz dikin yani ez însanekî ji propaganda û agîtasyona hez nakim. Ez dixwazim hêdî li ser xwe bi avayekî zanistî û mantiqî li ser vê yekê şirove bikim. Bêguman rola Tirkiye li herêmê heye lê rola Tirkiye li herêmê rolekî avakirînê ne ku leystokan çê bike. Rolekî wî ya xirakirinê heye lê rolekî avakirinê bi rastî jî nîne û Tirkiye wek beqalek û ticarekî muflîs lê hatiye ku li her deryekî digerê ku îşekî nû peyda bike pareyên nû peyda bike yani me dî di rojên pêş de gava ku Çavuşoğlu diçû Qatarê diçû îmaratê pirsiyara yekemîn ku rojnamevanan lê dikir ev bû tu hatî pereyan peyda bikî yani pirsiyarekî wisa lê dikir pirsiyarekî ihracî pirsiyarekî ku bi rastî rûyê mirovan şîn û sor dike lê dikirin û ew rastiyek têde heye ku dewlet îflas kiriye hikûmet îflas kiriye û li gorî hinek nûçeyên ku dizekirine nava mêdyayê di civîna AKP de Recep Tayyip Erdogan ji wan re gotiye ku di warê aborîya Tirkiye gelekî zehmetiyan dibînî û ditirsin demê pêş de ew qeyran û krîzên aborî teqînekî civakî bi xwe rabîne di nava hemî Tirkiyeyê de. Yani serhildan çêbibin yani şoriş çêbibe raparîn û xwe nîşandanên mezin çêbibin û hikûmet ji kar dûr bixin heta ku biçe nav şerekî navxweyî jî ji bo ku her kes zanî hikûmeta ku ne hey ew hikûmet bi hasanî teslim nabe de şer bike. Loma jî li tirsê vê yekê gotiya em dixwazin bi welatên monarşî erebî bi taybetî yek ku zengîn in em bi wan re tekiliyên xwe ji nû ve ava bikin û em bi Misrê re tekiliyê xwe nerin bikin û bi İsraîlê re û bi Yonan û bi Ermeniya re. Niha Ermeniya, Yonan, İsraîl û îmarata erebî her çar welat rolekî wan ji bo Tirkiyeyê heye. Yani Tirkiye dixwaze silahê xwe nû bike di warê eskerî de bi rastî jî xwe nû bike. Yani ji xeynî balafirên bêpîlot îhaw sîhaw tebe dû bi rastî mirov nizane silahek destê Tirkiye de maye ku heger ku şerek çêbibû çêbû bike bikare encam werbigire bi rastî mirov nabîne û ew dron jî tenê ji bo şerê nêzik dibin. Yani heger ku dron mirovkarî ve bi dronan şerê dewletekî bike gerek bû niha Ukrayna Rusya vegerandibe heta piştî Moskowayê ne wisa lê xuya dike Ukrayna bêguman di rêka dronan de xesarê mezin li Rusya dane mirov nikare vê înkar bike lê bi dronan tu nekarî şerê dewletekî bikî bi dronan dikarî şerê grûpekî bikî ku dewlet mîne şerê YPG bikî şerê HPG bikî şerê hevkar tu dikarî bikî şerê welatekî lawazî mîne Ermenistanê jî tu dikarî heta cêkî bikî û kirine jî lê nekarî şerê Rusyayê bikî şerê Misir bikî şerê îmarat bikî ya an jî şerê Yonan bikî bigirî doma Tirkiye dixwaze silahê xwe bi rastî jî nû bike û pêwîstiya wî bi Emerîkayê pêwîstiya bi ew ye hem Kongres û hem Senat li pêşiya vê yekê asting in yani rêkê nadin me dît ji çilîzê tir heta pêncî jî mektûb ji bo Joe Biden çûn demê pêş ku F-16 nû nedin Tirkiyeyê F-16 kevin jî temîr nekin yani ji bo Tirkiyeyekî endamekî NATO gerek NATO bike gerek Emerîka bike lê dîsan jî nekirin û Tirkiye wisa difikire ku di rêka lobiya Ermeniyan lobiya Yonaniyan
ولوبیا اسرائیلی و لوبیا ئیماراتی لە دکارێ وێ ئەنجامێ تێک بین یعنی ئارمانجە دووەمین ئەوەوە یەک مەگوت ئارمانجە یەکەمین پەیداکردنا پەرەیانە لێ ئارمانجا دووەمین ناتوێ بەڕاستی کو بکارە بە ناتۆ بە تایبەتیژی ئەمریکا ڕازی بکە کو ئابلۆقە و ئەمبارگوێن عسکەری لەسەر تورکیای هەنێکی سڤک بکە و ڕابکە لۆماژی یعنی مرۆڤ لێ دنەرێ لینگێکی وان لە ئۆکرانیایە لینگێکی وان لە کیفە لینگێکی وانجی لە مۆسکۆیە ئەمێ دمێ پێش هەنێکی بینە سەروێ چماوسایە و چماوسا بکەن لێ من هەنێکی بەحث کرد یعنی بەشێکی گرێدای ناتوێ یعنی دەخوازە دەڕێکە ئالیکاریکردنا ئۆکرانیایە پەیامێکی بدێ ناتۆ پەیامێکی بدێ بەریتانیا کە ئەز بووتە وی کاری دەکەم لێ دە هەمان دەمێدا دەستەوی لینگەوی گرێدایە رووسایەنا و دەورداژی هەنێک مەسەلە هەنا ئەز دەخوازم بە دەقێن داویەدا هەگەر فرصت هەبە vêyekê vekin yani ev girêdayê dewleta Kûr e ku hatiye serdesratê ew girêdayê guhortinên sosyolojî ne li Tirkiyeyê ku di çend salên domayiyê de hemî efserên paya bilind ya Tirkiyeyê zêdetir beriva Ewrosya Evrasya çûne yani aliyê Çîn û Rûsyayê çûne û ew piranî kesên ji dîmokrasiya rojavayî دیموکراسیا لیبرال حەز ناکەن ئەوتۆریتێ حەز بکەن کلتورێکی سادە یا ترکی حەز بکەن ئەو ژە دیموکراسی و مافی مرۆڤان قەت شتێکی فام ناکەن پرانی وانە مافیانە ئۆلیگارتن کو ئەو ئۆلیگارتن کو دەستی پوتیندا هەن لە بەریتانیانە نەها هێدی هێدی دڕەڤن پرانیە خۆ دچن تورکیایە لە تورکیای جێ خۆ چێ دەکەن هەنێک دەچن ئیماراتی یا ئەو گروپن ئەڤراسیا چیەک و لە سەردەسەڵاتن لە دەردۆری ئەردۆغان و دەردۆری دەوڵەت باخچەلیشی عینی وسانە ئەز یەک نیشان دەدا کو تورکیا مەجبور دەبێت بە هەردوو سەریان بلەیزە هەم سەری رووسیا هەم سەری ئۆکرانیا یعنی سەرین ناتوێ و بەوێ ڕەنگی دەخوازە ئەنجامان وەرە بگرێت نەها هەڤدیترێن ku دیپلۆماسی ku لە تورکیایە چێ دەبن civîna ku denavbera em bêjin Serokkomarê İsraîl û Serokkomarê Tirkiyeyê dû çêbû civîna îro denavbera Lavrov û wezîrê derve ya Okrayna û heyeta wî çêbû civîna demê pêş ya bi Ermenistanê re li Tirkiye çê dibe civîna bi Yunan li Tirkiyeyê çê dibe يعني هەمێ بەڕاستی زێتر خاڵێن لاواز یا تورکیای نیشان دەدەن نە خاڵێ بەهێز بێگومان تورکیا لاواز بووە لۆماژی ئەو دەخوازن بچن تورکیایە بچن تورکیایە ji بۆی وان چوونە تورکیای گرنگ نییە لێ لەوەر دەخوازن یعنی بە تورکیاڕە بەڕاستیجی ئیتفاقینە تو شەرتێمە بەجێبینە ئەمێ بێن تورکیایە و تو دکارێ لەسەر هاتنامە و جوینامە بەتەڕە لە تورکیایە تو دکاری حەماسەت بکەیت ji bo gelê Tirkiyeyê tu dikarî bêjî lê binerin Tirkiye çi qasî bêze Tirkiye çi qasî bebandore Tirkiye nebe qet pirzê çi nabe lê berastî jî ev hemî tiştên betalin valane arman têda tenê pereye ji xênî pereyan tiştek din nîne berastî yani mirov dikare bi avayekî qebe wisa bibêje û ew welatên derdorê Tirkiyeyê neha kom dibin Ermenistan jî wek Tirkiyeye yani çavekî li NATO li Rojavayê lê destê ji aliyê Putin hatine kelepçekirin İsraîl bi heman rengî yani neha İsraîl demeke bi Rûsya re li hev kiriye li ser piştê İranê yani li ser hesabê İranê li Sûriyeyê û İranê li rojhilata navîn İsraîl û Rûsya li hev kirine herkes dizane heger ku Rûsya çekên xwe S-300 û S-400 بەکار بینە باڵەفڕێکی ئیسرائیل نەکارێت لەسەر عاسمانی سووریا بفرۆژی لە ئیرانی بخا لێ دەخێ بەوێ ڕەنگیە و دە هەمان دەمێدا بە ئاسێ ڕۆژهاتە ناوینجی هەگەر رووسیا دکارە دەدەمێ پێش هەگەر بخوازی کارتە ئیرانی باش نامبەر ئیسرائیلی بەکاربین ئیسرائیل vêyekê dizane لۆماژی ئیسرائیل جی وسەیە وڵاتێکی وەک ئیمارات جی وسەیە یعنی
تەکیلیان خۆی ئابووری بە رووسیا و بە چینە ڕازی هەنە بە ئەمریکا ئیجرا هەیە یعنی مرۆڤ دەکارێت ئیمارات وەک ئەڵمانیایە ئەنگلا مەرکەل ببینە و زێدەتر سیاسەتێکی ئابووری هەیە و ئابووری لەسەری هەر تشتیدایە لۆ ماژێ ئەو ژی ناخوازە ئەو ببە و ئیماراتی وڵاتێکی پەرەیانە چ قاسی دز و مافیا و سەرسەری ئۆلیگارد هەنە لەور کۆم دەبن یەک لەور یەکجی لە ئەستەمبۆڵێ بۆ درومێدا کۆم دەبن ئەو ئۆلیگارد لەوەر پەرەیان خۆستی دەکەن و پەرەیان خۆ ڕاست دەکەن لەوی ڕەنگی کار دەکەن لۆ ماژی یعنی ئەو وڵات لێ بنەرێ هەمی دەخوازنها هەموو بوونە سلحچی سلحێ دەکەن بەرە ئۆکرانیا و رووسیایدا و شەڕ بدەن سەرمانی لێ ئەو شەڕ دەدە سێواندانینە نەدەدەستی تورکیادایە نەدەدەستی ئیسرائیلدایە نەدەدەستی ئیمارات و حتا چینژی دایە یعنی سەرۆکێکی وەک ماکرۆن کوچەکێوی نوکلەری هەیە کو لە ئەوروپا هێزێکی سەرەکەی یا عسکەری هێزایەکی مینە و دەواری ئابووریدا هێزا دووەمینە نەکاری بوو ئەوێ پرزێکی چارەسەرکە ینی تورکیایەکی بەتاڵ و حەتاڵ و مفلیس چا دەکارێت ئەوێ پرزێکی چارەسەرکە ئیسرائیلە کو حتا نەهاوی ترسێ ئیرانی ترسێ حەماس و حیزب الله لەسەرە ترسێ حوسیان لەسەرە چا دەکارێت ئەوێ پرزێکی چارەسەرکە ممکن نێت شتێکی ئەو زێدەتر پروپاگەندەیە و ئارمانجوی زێدەتر یا ئەوێ لە پشتە ئەس دەخوازم هەنێکی بەحسا vەیەکێ بکەن ینی ئابلۆقەیە ئابووری ئەمبەرگویا ئابووری و فینانس لەسەر رووسیایە ئەس بە کورتێنە هەنێک تشتان بێزن یعنی هون ئاگادارن ئەو ئابلۆقێن ئابووری gelek sektorên Rûstan girtine dest û hemû jî tengakirine bank li bankê bigire heta teknolojiya lê tiştê ku heta niha jî zilalîne meseleya enerjiya wiza yani gaz û neftê Rûsyayê çi qasî dikare ew jî bikeve nav sîstema abloqeya abûrî ya Amerîka û ya Rojava li dijî Rûsyayê heta niha ev yek zelalîne û ez bawer nakim meseleyekî wisa hesan be jî ji bo Ewropa hesanîne ji bo Amerîka jî hesanîne yani rast e niha civaka Ewropa û civaka Amerîka hazir e ku alîkarî yani millet jî hazir e alîkarî bide Ukrayna ji bo ku bandora ragihandinê heye ew meseleyên berê pêş nizanin yani Ukrayna çi qasî li dijî Rûsyayê hatiye bekaranîn çi qasî kirina qereqolekî bê sahêb ya ناتوێ لە ناو حەمێزە مۆسکۆڤەیە ئەوان تشتانە نزانن چ قاسی لەیستۆک لەسەر ئۆکرانیای هاتنەکردن ڤایژی نزانن بێگومان خەڵکی ئەوروپا وێزەیەکە نزانای لێزەیەکێ دزانن وڵاتێکی سەروەر هاتیە ji aliya Rûsyava hatiye pelamardan êriş hatiye serkirin û vêyekê dizanın normal jî çi dibe vilabeve dîsan jî Ukrayna li cem مافێوی ینی مەزلومە لۆ مازی هەمی ئەهەمی ئاریکاریان بکەن و ئەو ئاریکاری دێ بەردەوامژی بکەن لێ دیسانجی مەسلەیە ئابووری هەنێک باندۆری خۆ لەسەر گەرەک تشتان دەکە ینی حتا نەهاژی بەڕاستی ئالتەرناتیڤێکی وزە ئەنەرژی گاز بە تایبەتی نینە يعني انفلاسيونا امريكايه لصدي حفظ بنابرا حفظ هشتي دايا واحتمال او انفلاسيون يعني حلاوصان او زبوني عبوري بقات نو دا اشتوها قطرين داو يعني تشتني فقط شنو بنا صال اندومايه دا جارا يكمينا انفلاسيون وقاتي بلندبه لوما او باندورا خلصر هەڵبژاردنە 8 نۆڤێمبەر بکە ینی هەڵبژاردنە سێنات و کۆنگرس و احتیمال هەیە هەگەر کو وسا بەردەوام بێ احتیمال هەیە دموکرات بخەسرێنن و هەم سێنات و هەم کۆنگرس بکەوە دەستێ کۆماریان جۆ بایدن لەوەیەکی پڕ دەترسێ ji بۆی ku ئابووریە گلۆباڵە ینی ئەو ئابووریە کو هەیە
هەگەر و ئابووری لە چین لاواز بە لە رووسیا لاواز بێ باندۆرە خۆ لەسەر ئەوێژی بکات یعنی ئەو نایوە معنایەک و رووسیا قەت تدبیری خۆ نەگرتن تدبیری خۆ گرتنە دا هەروارەکیدا لێ ئەو تدبیرەوی چ قاسی چەند ساڵان بەڕاستی ئالیکاریاوی دکەن ئەم هەیە vێیەکێ نزان یعنی ئەمێ دەمێ پێشدا ڤانتشتان ببینن لێ چ دەبە بلا بەبە یعنی ئەو ئابلۆقەیە ئابووری باندۆرەکی مەزن هەیە لەسەر رووسیایی مرۆڤ دکارە بەبێژە ئەمریکا دەدەمێن پێشدا کە تێناو ئاراییشان کو بە دوژمنێن وەکی پوتین ڕا بکەوە ناو هەفدیتن مەسەن یەک ژوانەژی ڤەنزوێلایە یەکژی ئیران نەها پشتی شەڕی ئۆکرانیایە مەدید چەند بیرۆکراتن ئەمریکی چون ڤەنزوێلایە بە حکوومەتە ڤەنزوێلا جارە یەکەمین يعني دژمنە سەرەکە یا ئەمریکا لە هەرێمێ لە هەرێمە ئەمریکایی ڤەنزوێلایە وڵاتی ڤەنزوێلایە لە ئەمریکا لاتین و سەردانێوی کردن ji bo rezerveyekî wan yani yedekê wanê petrol û gazê gelekî zêdeye beransî jî Venezuela lê abloqa li ser heye abloqeya aborî li ser heye wek Rûsyayê niha wek Îranê nekare bifroşe çûn pêra hevdîtin çêkirin yani li hevdîtinê de encam derneket lê her du alî jî gotin wê hevdîtin dîdar berdewam bikin wê demê Emerîka dixwaze li ciyekî dinê alternatîfekî bibêne ji bo xas ji bo Ewropayê ji bo Emerîkayê wê demê ehtimala biryarekê bidin ku di hemû waran da abloqa bikewe ser Rûsyayê mîna çawa li ser Iraqê hebû berê wisa jî li ser Rûsyayê hebû wê demê berastî jî Rûsya şeprize dibe ew yek aliye ya dinê Îran heye mesela lê binarin bêguman çend heyvin bi navbera Îranê û Emerîkayê de berdewam lê Viyana hevdîtin hene û ew hevdîtin di demê di rojên pêşda gelekî pêşketin bi xwe re dîtine û di nava dîmokratan da bi aşkira li ser vê yekê têgotin di nava hemî dîmokratan da praniya dîmokratan da ev yek têgotin ku em dikarin Îran wek alternatîfek hazir bikin û tekiliyên xwe pêra baştir bikin û pêra bikewin nav مذاکره و اتفاقی لەسەر مەسلەیە نوکلێری لەسەر مەسلەیە ئاسایشە ئیسرائیل و هەرێمێ و بە وێڕەنگی ئەم سوود ji گاز و نەفتێ ئیرانê ببین یعنی ئەم احتیمالێکی gelek nêzîktir ji Venezuela ji bo îran لەسەر وڵاتی کەنداڤەیە دikare لە قەنا سوîs لە ڕێکا قەنا سوîs لە ڕێکا سوîس بەڕاستی جی wê petrolê heger ku ئیسرائیل ئاسنگیان پێشێوی چێنەکە دکاره او غاز و پترول به هاسانی یعنی به بێ ترکیه جی دکاره او غاز و پترول بده ئەوروپایە و شخوا ئیران دەمەکی درێژە یعنی دخوازە ڕێکە دەناوە عەردی عراقیدا ڕێکێکی بکە ئەوژی ڕێکە ئەوەیە یعنی ڕێکێکی چێکە دەناوبەرە بەندەر ئیمام خومەینی لیمانە ئیمام خومەینی لە بەسڕایە و دەناو عەردی عراقیدا دە هەرێما دێرە زوورێدا دەرباز دەبێت دچە ناو عەردی سووریایە و لە سووریازی دچە سەر لازقیە یعنی سەر بەحرا سپی یعنی کۆرفەزە کەنداوی فارسی کۆ ژێڕا دەبێژن و بەحرا سپی دکارێ بکێ یەک و هەگەر و لە عراقیدا ئیران بە تەمامەی زاڵ بە و سەرکەتی بێت لە دەستی فتاخۆدا و لە سووریاژی بە هەمان ڕەنگی احتیمالە بکارە ئەو ڕێکە گازێژی دەوردا بێ بکردن یعنی گازێ ئیرانێ لە ڕێکە عراقیدا بچە سووریایی و لە وەرجی بچە بەحرێسکی احتیمالێکی وەساژی هەیە لێ دە هەروارێکی دە یعنی ئیران دکارە گازێ شل بفرۆشە ئەوروپای لۆما ئەو پێشکەتن بەخۆرە ئانیمە یعنی سەردانە ئیسرائیلێ ji بۆی تورکیایê û em bêjin ku hemê zaxo vekiriye ji bo Tirkiyeyê İsraîl Musad û Mît di gelek ciyan da bi havrakar dikin bi taybetî li dijî Îranê bi havrakar dikin û di hevdîtina dû da jî ihtimalekî mezin li ser Hemas û li ser PKK
ئاخستنە و هەتا جێکی لە هەفکردنە ژێت ئیسرائیل جی بەڕاستی وڵاتێکی نەژات پەرستە یعنی حکوومەتێکی نەژات پەرستە سیاستێکی نەژات پەرستە و سیاستێکی ئەمنی دمەشینە تورکیاژی وسایە لۆ ماژی ینی کارێوانی هەری ئاسان ئەوە کو لەسەر حسابی گەلێ کورد لەسەر حسابی گەلێ فەڵەستینی لە هەف بکەن و مخابن گەلک هێزن ئیسرائیلی وەک حەماس و گروپن ئیخوانی جارنا خوا دەکەن خوارن خوا دەکەن خوارن خوا دەکەن مەزە ji بۆی تورکیایە و سافام دەکەن و تورکیا وان دەپارێزی حتا داویە لێ تورکیا وان ناپارێزێت تورکیا وان وەک کارتێکی بەکاربینێ هەر گاوەک دەکارێ وان بفرۆشە و نهاژی حماس فرۆت بەڕاستیجی ئەو حماسن کو جنسیە یعنی پاسەپۆرت تورکی گرتنە هەموو دێ پاسەپۆرت جوان بستێن وانە دەخ لە تورکیا دەوێت حديثة ديوس يعني إسرائيل قبول ناكو وإسرائيل جي احتمال هناك تشتغل في تركيا بك دواري استخبارات بس لديجي بكك أزيك تنكر يعني هاتنا إسرائيل جبوي تركيا زيدتر مركزها إيران أو دم تجد دترسن كو جو بايدن براسي جي جهداري إسرائيل إنك وبإيران را براسي جي بجيجي أنجام مجبورة جي بجيجي أنجام يعني بريا 8 نوفمبر هەگەر کو جۆ بايدن بە ئیرانی را لەهەف نەکە لە هەفکردن چێ نابێ ژبێت احتیمالێکی مەزن هەیە دا هەڵبژاردنێن دەمێت پێشدا ئان سێنات ئان کۆنگرێس دەست ببندی سێنات و کۆنگرێس دەستدا نەکارن دەنگێ زۆری نە بەدەستبین نەها دەکارن دەنگێ زۆریە بەدەستبین قەرار بدەن و بە ئیرانی را لەهەف بکەن بەوێ ڕەنگیژی ئەلتەرناتیفێکی گاز ji بۆی ئەوێ چێ دەبێ و ئیرانژی لە حەمێزا رووسیا و چینێ دەردەخن ئیرانیژی vەیەکی دەخوازن بەڕاستی لێ گەرانتی دەخوازن ینی گەرانتێکی درو دێژ دەخوازن ناخوازن جارێکیدن ترامپەک بێ هەمی کاریوان خراب بکەن لۆما مەسەلە ئەوە و ئەو ji بۆی دیموکراسی هەرێمێکی بەڕاستی شتێکی خراپ نابینم لۆماژی تورکیا دەترسێ ئیسرائیل دەترسێ نەها ئەم بە کورتی چەند دقیقیان لەسەر مەسەلەیە پەرە بەعسن یعنی وەک من گوت حکوومەتە تورکیا دەولەتە ڕەجەب تەیب ئەردۆغان مفلیس کردە وەک تجارەتێکی مفلیس تجارێکی مفلیس ژوێ جادێ دەچێ vê جادێ ژوێ سوکە دەچێ vê سوکە ژوێ هەنێک پەریان کۆم بکە نەها هەری داویە نوچێن و تێن گوتن یعنی کارێکی پڕ مەترسیدار دکا وەک کارێ ئەم بێژن چۆوە لە ڕێکا حەلق بانک و ڕەزە زەڕابدا پەرێن ئیرانێ بەرێ سپی دەکردن بە دۆلار نەهاژی عینی تشی دەکەن بە ئاڤایەکی دنێ ئەو ئۆلیگارتینە ئۆلیگارت کەسێن زەنگین لیان ڕوسی یعنی کو دەولەت ڕێکێ پێشێوان ڤەدیکا ji بۆی کو زەنگین ببن نەها ئەو ئۆلیگارت لە تورکیاژی یعنی تورکیاژی بە وڵاتێکی ئۆلیگارتە هەمی بە پرسێن تورکیا ئۆلیگارتن یعنی چاوش ئۆغڵ و ئۆلیگارتە لە رووسیایە چەند معاملەیەوی بیزنێس هەنا و هەمی بە پرسیارên AKP ئینسانێک gelek zengînin ez naxwazim navê wan bêjim dema min kêm maye hûn dikarin vana demê pêş bînin an jî em dikarin bernameyekî cuda jî لەسەر vêyekê çê bikin lê birastî jî ew dizên rûstî neha yani olîgartên rûstî ku li Brîtanya bûn hemî direvin hêdî tên Tirkiyeyê û li Tirkiye ba hemêza xwejiwan re vedike û demê pêş dê bixwazin li rêka İstanbulê de henekî oksîjîn nefesek bidin Moskvê ev serê Tirkiye ihtimale bixê nav belayên mezin û devî warî de jî yani mirov dibîne ku berastî Tirkiye ihtimalekî mezin heye bikeve nav rewşekî gelekî xirabtir ji neha de yani neha hemasetê dika ji wê hundir em dîplomasiyê dikin giraniyeme heye hemî hêz pêwîstiya wan benîye lê dibin de karekî wisa xirab dike û ihtimal hêd demîkir berastî ji meseleya Helq Bank û Reza Zarrab xirabtir bê serêvî meseleya Helq Bank û Reza Zarrab hê jî li mehkemeya Amerîka de maye ki em lê binêrin demê pêş çi dibe lê rewiş çawa dibe bila bibe mirov lê dinêre ew tiştên ku neha li Tirkiye çê dibin xalên lawaz ya Tirkiye nîşan dide
و دەمێ پێش احتیمالە بەڕاستیژی خاڵێن بەهێز لە هەرێمێن مەدا چێ ببن و احتیمالە خاڵێن لاوازی چێ ببن يعني اتفاقا تورکیایە و ئیسرائیلێ خاڵێکی لاوازە خاڵێکی نێگەتیڤە ji بۆی کوردان هەمش بۆ ڕۆژئاوا هەمش بۆی باکووری کوردستانی بێگومان بە تایبەتی لێ خاڵێن بەهێژی هەنا وەک مەدید لە چەند ڕۆژێن دوماییەدا لە المۆنیتۆر ئەمبەرین زەمان نویساند و ئەمریکا دەمێ پێشدا ڕۆژئاوا و باکووری سووریایە دەناوە جەزایên ئابووری لەسەر سووریایە دەربخێ يعني تایبەتمەندێکی جوانڕا بدێ ناسکردن و ئالیکاری حتاکو دچە بەردەوام ببن بێگومان بەرێزی تەخمین کرده بوو سووریا و ڕۆژئاوا دێجەیەکی گرنگ بێ ji بۆی تەکتیکن نە استراتیژی لێژ بۆی تەکتیکن ئەمریکای شەڕێ بە رووسیایەڕە وانە هەمی دەمێ پێش زێتر زەلال ببن ئەو شەڕێن لە ئۆکرانیا تێکرن مخابن دیسانجی ئەس دەبێژن مخابن دەخوازن درێژ بکەن و احتیمالێکی درێژکردن و بە ئەفغانستانکردنێ هێژی هەیە و دە هەمان دەمێدا گەلک نوچێن مەترسیدار تێن گوتن و ji aliyê Tirkiya ve cihadî hinek çûne yani cihadiyên İdlibê çûne berê ji nûçeyên wisa hatibûn ragihandin do jî televizyona Elmeyadîn ku li Beyrûtê weşanê dika behsa wêyekê kir ku 405 cihadî li İdlibê çûne Okraynayê Rusya jî cemaat û grûpên Qedriyov dişîne yani Çeçeniyên alîgirê Putin lê Çeçeniyên berêjî yani Çeçeniyên alîgirê دیۆتیڤ بوو چ بوو ناوێوی ئەو سەرۆکێ بەرێ یا چەچەنستانێ گروپێن وێژی لە ئۆکرانیا بەرێ هەبن دژی رووسیایی کار بکردن و نەها هەم لە ئالێکی ڕاستڕە و نەژاد پەرستن ئەوڕۆپی هەم بدەن حاضر دەکەن ji بۆی ku بچن لە ئۆکرانیا لە دژی رووسیا کار بکەن هەمژی ئیسلامیەن نەژاد پەرست و تروریست لە ڕۆژهەڵاتە ناوین و لە قەفقاسیا کۆم دەکەن و هەمیان بە هەڤرا مۆنتاژ دەکەن لە سووریایە بەڕاستیژی سیاسەتی پڕپڕ مەترسیدارە یعنی مۆنتاژکردن و یەکێتی چێکردن بەناوبەرە نیۆنازی و ڕاستڕەوێن ئەوڕۆپی و ئیسلامیەن سیاسی یا ڕادیکال یا سووری یا تروریست وانە هەمیکردن یەک ku dijminê hevdîna berê Rûsyayê berastî tiştekî ecayîb interesantî li sed sala bîstî yekemîn de ew nîşanê me dide ku di sed sala bîstî yekemîn de siyasetê gelekî teyazlê hebe wek siyaset wek sîstema du qutbî wek sîstema şerê serdîne dijmin û dost xuyanîne di gelek waran de dêwîsat ew tevlî hevî berdewam bibe û mixabin wê Efganistanekî dinê li nava Sûrê Ewropayê de serî helbide û her du alî jî dê bixestînin hêvî darim di demê pêş de bikaribin çareseriyekî dî bibînin ew çareserî çawa dibe êdî dûrxistina hikûmeta Zelênskî dibe û hikûmeta Putin dibe ew çareseriya herî mantiqî berastî jî heger ku quweta civakê bê lê civak jî hem li Rûsya û hem li Okrayna û hem li Ewropayê li Lîbyayên dinare û li dewletan dinare dewlet çawa bibêje wisa difikirin mixabin ew jî nexweşiyekî me ye nexweşiyekî civakê ye ku rêkê dide dewlet li şûnawî siyaset bike heta ku civak bixwe siyasetê neke di her warekî de aktivî bide nava siyasetê de metirsî heye ku dewlet bikaribin pê bilêzin hikûmet dikaribin pê bilêzin ev şer ne li berjewendiya Okrayna de ye ne li berjewendiya xelkê Rûsya jî de ye her du gel jî têda wenda dikin û niha jî mirov lê dinere mixabin li Rojava de
الراسيزم كي مازن هي لدجي كولتورا الروسي طرامبيزن الروسي لدجي مروفي الروسي لدجي إنسانية الروسي كي بحزاري وانها دحبسان دانا بدسي بوتين دا او جي براسي دوروتيا أوروبا و دوروتيا روش عفا نشاني مدزا كنت شقاسي براسي جمارة فرقك خوبا نازيزمو داعش راتني دواري اسلوبه بشكل داخلي ام دي دمي فيش جاردن بسر روش بهبرابن هذي دادم او بروجرام بدلي وبوبو ومن سودك دابا و لافو ريز كرما خو هول بدن كانالا ما بتيجي كانالا يوتيوب كونويا عادي بكن دستك بكن عبونا ببن سبسكرايب بكن داكو جمارة سبسكرايبان زيادة سربة أم بكاربن دمت بهورا وشانان بكن سلافو ريس يوا خوشنا